داگیرکراوی پەروەردەیانی مرۆیی CDO کە لەلایەن ژووری بازرگانیانی پیشەسازی سلێمانیەوە ئەم بڕی 2000 خواردن بۆ سوونی پارێزگای هەڵەبجە دابین کرابوو. زۆر سوپاسیان دەکەین کە لەژێر چاودێری بەڕێز پارێزگارە هەستان وەکو بەڕێوەبەرایەتی کۆچ و کۆچبەران و وەڵامدانەوەی قەیرانەکان بە تەنسیق لەگەڵ بەڕێوەبەرایەتی ناحیەکانە هەستاین بە دابەشکردنی بە دوو خۆناخۆنیاخی یەکمیان ناحی خورماڵ و ناحی سیروان بڕی 700 سەبەتەی خۆراک دابەشکرا. قۆناخی دووەمیان ناو شاری هەڵەبجە و ناحی بیارە و بەمۆ بڕی 1300 سەبەتە دابەشکرا.